ئەو کەسەی دوو زمانی ئەکا کارەکەی زۆر لە غەیبەت خراپترە کە غەیبەت جەنابتان ئاگادارن یەکێکە لە کەبائیر هەندێک عولەما ئەڵێن لە زینا خراپترە بێگومان دوو زمان زۆر لەو کەسە خراپترە کە غەیبەت ئەکا چونکە بەهۆی ئەو دوو زمانیەوە بەهۆی ئەو فیتنەی و نەمیمەوە دڵەکان بەرامبەر بە یەکتری ئەگۆڕێن دەروونەکان بەرامبەر بە یەکتری ئەو پاکێتیەی نامێنێ دوژمنایەتی و بغز و قین لە ناو دڵەکانە دروست ئەکات دەرحەق بە یەکتری زۆر جار ئەو دوو زمانیە ئەبێتە هۆی ئەوەی کەوا سڵەی ڕەحم و خزمایەتی ئەبچڕێ ئەو دوو زمانی و نەمیمەیە کە ئەبێتە هۆی ئەوەی جاسووسی پەیا ببێ لە ناو خەڵکا خەڵک کوڵ یەکتری بگرن بزانم ئایا ئەو قسانە ڕاستە هەندێک جار ڕزق ئەبڕێ بەهۆی دوو زمانی و نەمیمەوە کابرایەک لە دائیرەیەکە تەعینە لە شەریکە و کۆمپانیایەکە ئیشەکە و کارەکە لای کابرایەک ئیشەکە بەڵام بەهۆی دوو زمانی خەڵکانێکی ترەوە ڕزقەکەی ئەبڕن دوو زمانی جاری وایە ئەبێتە هۆی کوشتنیش خۆشەویستەکانم یەکێ لەو قسانەی کە ئەیگێڕنەوە زانایان ئەڵێن وەختی خۆی کابرایەک عەبدێکی هەبووە عەبدەکەی دوو زمان بووە بۆیە بردوێتی بۆ بازاڕ بیفرۆشێ و لە کۆڵی خۆی کاتەوە کابرایەکی تریش بە دوای عەبدێکا گەڕاوە کە بەهێز بێ و بە خاوەن بازوو بێ بۆ ئەوەی بتوانێت ئیشوکاری پێی خۆی پێ ئەنجامدا گەڕاوە بە بازاڕ ئەمەی بینیوە وتوێتی ئەمە بە چەند ئەم عەبدە تەماشای کردووە سعرەکەی زۆر هەرزانە و مناسبە وتوێتی کاکە ئەم عەبدە عەیبی چییە ئەمیش وتێتی هیچ عەیبێکی نییە تا بڵێ ئیشکەرە تا بڵێ بەتوانایە بەڵام ئەو عەیبەی کە هەیەتی تەنها دوو زمانیەکە نەمیمە ئەکا شتێتی بەس نەمیمە و دوو زمانی با بۆ خۆیان دوو زمانی بکە خۆ من ئیشی خۆمی پێکەم ئەڵێ مدەتێک ئەڕاتە لای ئەم کابرایە دوای ئەوە هەوڵ ئەدا دوو زمانی ئەکا لە نێوانی خۆی و یعنی کابرا و خاوەنەکەی و ژنەکەی بە ژنەکەی ئەڵێ ئاگات لێیەتی پیاوەکەت زۆر ڕوئەدا بە ژن ئەوەی من ئاگام لێیەتی حتا بەتەمایە ژنێکی کەش بێنێتە سەرت ئیتر ژن طبعاً زۆر بە ئاسانی لەم مەوزوعە کەوتیان ژنی تر دێنێتە سەرت یەکسەر باوەڕەکە ئیتر یەک و دوویتیان نییە ئیتر دەسەکا بە گومان بردن بە مێردەکەی و بە مێردەکەشی ئەڵێ ئەوەی من ئاگام لێیەتی ژنەکەت بەتەمای خیانەتە لێت طبعاً پیاویش خۆتان ئەگەدارن غیرەتی پیاوە کە جاری وا هەیە بەرچاوی تاریک ئەبێ ئاگای لە خۆی نامێنێ کاتێک ئەو مەوزوعی بۆ باسەکرێ بۆیە هەردوویانەکەونە گومان لە یەکتری ئەمیش ئەکەن بە واستە ئەم لەم شتەکاتەوە لەویش شتەکاتەوە هەتا ڕۆژێکیان بە ژنەکە ئەڵێ ئەگەر ئەتەوێ نەجاتت دەم لە دەست ئەو ژنەی کە ئەیەوێشت بێتە سەرت کابرایەکی تاڵۆگر نوشتە نووس سحرباز داوای تەڵێکی ڕیشی مێردەکەتی کردووە تا لەو تەڵە ڕیشە نوشتەیەکی باشت بۆ بنووسی کە شەو هاتەوە ماندووە و خەوت تۆ اینێکی لێ بکەرەوە تەڵە ڕیشێک بە پیاوەکەش ئەڵێ ئەگەر ئەتەوێت بزانی ژنەکەت بەڕاستی خیانەتی لێت کردووە ئەم شەو بڕیارە خۆی و دۆستەکەی بڕیاریان داوە ئەم شەو تۆ سەر ببڕن کە گەڕایتەوە بە ماندوێتی و هیلاکی و خەوتی چەقۆ ناتە ملت ئیتر پیاویش دێتەوە حەساو کە بڵێم ئیش ناکات دەست و قاچی شکاوە خەوی ناباتەوە تۆ بڵێ ئەم ژنەی منە چەند ساڵە لەگەڵ مایە خیانەتم لێ بکە هەر سەر لە ئێوارە خۆی ئەکا بە خەوت و ژنەکەش فەقیرە بۆ ئەوەی ژنی تر نێتە سەری چەقۆ ئەباو تاوەکو هەند یعنی تەڵە ڕیشێک لە ڕیشەکەی پیاوەکەی ببڕێ بەڵام پیاوەکەی دەستی ئەگرێەوە ئەزانێ هاتووە بۆ کوشتنی ڕاستەن ژنەکە سەرە بڕێ لەوێ کە سوکاری ژنەکەش دێن پیاوەکە سەرە بڕن و یەک فیتنەی گەورە دروسە بێ هۆکارەکەشی دوو زمانی دوو زمانی زۆر پیسە برا خۆشەویستەکانم ئەگەر ئاگامان لێی نەبێ بەڕاستی کۆمەڵگاکەمان وێرانەکە خێزانەکان تا
حق تاکێرانەکە